وڵاتانی ئەمریکای باشوور بەوە ناسراون کە بڕێکی زۆر لە هەمادە هۆشبەرەکانیان تێدا بەرهەم دەهێنرێت زۆر جاریش ڕوبەڕووبوونەوەی خوێناوی لە نێوان هێزە ئەمنیەکان و بازرگانانی مادە هۆشبەرەکانی ئەو وڵاتانە ڕوودەدات بە گوێرەی هەواڵی میدیا جیهانیەکان لە شاری ڕیو جانیرۆ لە بەرازیل پۆلیس و قاچاقچیەکانی مادە هۆشبەرەکان ڕوبەڕووی یەکتر بوونەتەوە بەو هۆیەوە 25 کەس کوژراون کە یەکێکیان ئەفسەری پۆلیسە بە گوێرەی زانیاریەکانی ئاژانسی ئەسۆسیێت پرێس پۆلیس زانیاری لەسەربوونی ژمارەیەک قاچاقچی مادە هۆشبەرەکان هەبووە لە گەڕەکی جاکازینۆی ڕیۆ دی جانیرۆ لە کاتی هەوڵدان بۆ دەستگیرکردنیشیان شەڕەتەقە لە نێوانندا ڕووی داوە بەو هەیەوە 25 کەس کوژراون هەر بە گوێرەی زانیاریەکانی ئەو ئاژانسە دوای تەقەکردنی پۆلیس لەو ماڵی قاچاقچیەکانی تێدا بووە خوێنێکی زۆر لە ژوورەکاندا ڕژاوە ئەوەش زانراوە لە میانی تەقەکردنەکەدا 3 پۆلیس بریندار بوون دواتر یەکێکیان بەهۆی سەختی برینەکەیەوە گیانی لەدەستداوە کە ئەفسەری لێکۆڵەر بووە